ماوەی 2 ساڵە لەسەر جێگا کەوتووە محەممەد خەڵکی ئەفرینە لە ڕۆژئاوای کوردستان. دوای ئەوەی لە شەڕەکانی بەرگریکردن لە ئەفرین چاوێکی لەدەستدا ڕوو دەکاتە شاری سلێمانی. لێرە لە ڕووداوێکی هاتوچۆدا زیان دەگات بە دەستی و قاچێکی. ئێستا پزیشکەکان پێیان ڕاگەیاندووە تەنیا چارەسەری لە دەرەوەی هەرێمی کوردستانە. ئەگەر زوو چارەسەر وەرنەگرێت مەترسی لە دەستدانی قاچی هەیە. 5-6 مانگ ئەلتیابەکە هەرتەیەت یان ئەلتیابەکە هیچ چاک نابێت. لەگەڵ دکتۆرێکی ئەوروپا قسەکردن دکتۆری ئەوروپا گوتی چۆن حلنیە عیبت نییە بەس ئەم ئەلتیابە چاک ببێ و ئەبێ ینی ئەگەر لێرە بێ هیچ عیبێکی نامێنێت 2-3 مانگدا. لە سلێمانی وەکی دەفتەر و نیڤک لێ چووە ینی هەر ینی زەرارێکم و استیفادای لێ نابینم هیچ. محەممەدی تەمەن 20 ساڵ نمونەیەکە لەو ئاوارانەی کە بەهۆی نەبوونیەوە ناتوانن سەردانی پزیشک بکەن و چارەسەری پێویست وەربگرن. سەرچاوێمە حتا ناژی من ji 24 ساعت یەک وەجبە نان دەخۆم. بەم بوو ساڵێکی وەمە یعنی سەقەتم ناتوانم ئیش بکەم ئەو ساڵەکە ناتوانم ئیش بکەم. لیژنەی تەندروستی ئەنجومەنی پەنابەران ئەوە دەخەنە ڕوو چەندین نەخۆشی دیکەی ئاوارەی ڕۆژئاوای کوردستان هەن. ڕۆژانە بەدەم ئازارەوە ژیان بەڕێ دەکەن و چاوەڕوانی ناردنا دەرەوە دەکەن. ڕۆژ پێنجشەممە 20 نەخۆش 25 نەخۆش تقریبا 20 نەخۆشتان هاتوونە ئێرە. دوێ سەد نەخۆشانە تقریبا 10 نەخۆش حاڵی طارئە لازمە عیلاجی دەروی ئەشاری سلێمانیە بێت دەروی. بەپێی ئاماری ئەنجومەنی پەنابەران 100 نەخۆش هەن کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چارەسەری سەرەتایی وەردەگرن، بەڵام چارەسەری یەکجاریان لە نەخۆشخانەکانی دەرەوەیە. حکوومەتی هەرێمیشی فشار بخن سەر بڕاستی ئەو ڕێکخراوانەی UN کە هەوڵ بدەن چاویان لە خەڵکی ڕۆژاوای کوردستان بێ لەبەر ئەوەی ئەوان شتی دەکەن ینی پرۆژە بناوی کوردی ڕۆژاوا وەردەگرن بەڵام هیچ خزمەتێکی بۆ کوردی ڕۆژاوا ناکەن بەڕاستی. ئەو خزمەتی کە بۆ عێراقیەکان دەکەن و بۆ خەڵکی پەنابەرانی خەڵکی عێراق دەکەن بۆ ئێمە ناکەن بڕاستی. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 30,000 پەنابەر و ئاوارەی ڕۆژئاوای کوردستان هەن و بەشی زۆریان لە نێو کەمپەکاندا دەژین. زوهرە عەلی NRT سلێمانی.